یەکەم بەفربارینی ئەم ساڵە لە شارەدەی حاجی ئۆمەران ناوسەکەی سپیپۆش کردووە و 4 سەنتیم بەفرباریوە پلەکانی گەرما بۆ ژێر سفری سەدی دابەزیون. دوا بە دوای دوێنێ ئێوارە شەپۆرێکی بەفرباری ناوچەکەمانی گرتەوە کە یەک مانگ بەر لە دەستپێکردنی وادەی خۆی وەرزی زستان بەفربارین دەستی پێکرد ئێوە دۆخی هاوڵاتیان لێرە بەڕاستی بەهۆی سەرما و سۆڵەوە تۆزێک سەختە. بەڵێ حالتان وەکو ساڵانی ڕابردوو ئازۆمەران پێشوەختە شەپۆلێکی بەفربارین ناوچەکە دەکرێتەوە، بەڵام ساڵانی پێشتر لەسا ساڵانی پێشتر درەنگتر هاتچکات ساڵانی پێشتر بەفربارین زووتر دەهات و زووتر سەرما سۆڵە ناوچەکەمان دەکرێتەوە. بەفر شارەدەی حاجی ئۆمەرانی بە تەواویتی سپیپۆش کردووە، پلەکانی گەرما لەم ناوچەیە دابەزیون، لە شەواندا تا 5 پلەی ژێر سفری سیلیزی پلەکانی گەرمادا ئەبەزن. لە ڕۆژیشدا بەرزترین پلەی گەرما لەم ناوچەیە لە ئەمڕۆ تەنها 2 پلەی سیلیزی بووە. حاجی ئۆمەران دەڤەرێکی سارد و کوێستانە و ساڵانە بەفرێکی زۆری لێدەبارێ و ژیان لەم شارەدەیە بۆ چەند مانگێک سەخت دەبێ. هاوڵاتیان پێویستیان بە زیاتر لە 6 بەرمیل نەوت دەبێ کەچی حکوومەت تەنیا 1 بەرمیل نەوتیان پێدەدات. لە ڕووی سوتەمەنیەوە سفرە. بەخۆت ڕێم ببینی تانکەرەکان بێردا بە پێش ساری مەدا دەڕۆن نەوت بۆ ئێرانێ و ئەوانە نەوت نییە لێرەکانە. ماڵی 200 لتریان داوە، 200 لتر بەشی حاجی ئۆمەران ناکا بەخۆی سوتەمەنی کەمە لێرە. بەخوای حەج ماڵێکەکە یەک هۆدەی گەرم کا 5 بەرمیل 6 بەرمیلی دەوێت. ئەگە ماڵێک عایلەی زۆر بێت 10 بەرمیلی دەوێت. وەڵاهی وەزعمان بڵێن چۆنە 1 بەرمیل نەفت پێدراوە، نیو بەرمیلیەکە بە 105,000، بەڵام ناوەندەی باشە کارەبا ئێرانێمان هەیە 24 ساعاتە ناچار لە تاوی بێسوتەمەنی پەنا دەبینە بەر سوستانی کارەبا، زیاتر کارەبای بەکاردێنین. بەفربارین سەرجەم کوێستانەکان و بەرزاییەکانی سنووری ئیدارەی سۆرانی گرتوتەوە. لووتکە چیاکانی حەسەنبەگ و هەندرێن و کۆڕاک کە دەوری ئیدارەی سۆرانیان داوە بە بەفر سپیپۆش بوونە. بەو هۆیشەوە پلەکانی گەرما لەو ناوچەیەشدا بەزیون و کەشێکی سار دروست بووە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، شارەدەی حاجی ئۆمەران.